وەکو ئەمەژم پێکرد دوم تەوری بانگ باش کوردستانیش تایبەتە بە شعر. ئێمە لەم تۆرەدا باسی شار ناکەین بەڵکو باس لە شاعرێک دەکەین کە لە ئێستادا ماڵەکە لە نێوچوندایە. ئێمە باس لە مامۆستا شێخ ڕەزای تاڵەبانی دەکەین کە شاعرێکی و قسەخۆشێکی کوردستانە و کوردە، ماڵەکەی لە کارکووکە و لە ئێستادا ماڵەکەی لە ناوچوندایە. ئێمە باسە پارێزگاریکردن لە ماڵە و لە مێژووی ئەم شاعر و بێگومان شاعرەکانی دیکەش دەکەین لەگەڵ کاکپارت کارێزی نووسەر کە ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵ ئێمەدایە. کاکپارت سڵاوت لێبێ و بەیانیت باش، زۆر سپاس بۆی لە بەیانی باش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشداری. دەمەوێت سەرەتا بە مێژووی مامۆستا شێخ ڕەزای تاڵەبانی و هەروەها بە مێژووی خانۆکەی دەست پێ بکەین. شێخ ڕەزای تاڵەبانی تەبعی معلومە لە 1935 لە گوندی قرخ سەر بە شاری چەمچەماڵ لەدایک بووە. پاشان زۆر شار و شوێنی کوردستان گەڕاوە و لە کەرکووکە گیرساوەتەوە. ئێستا ئێمە لە ماڵەکەی شێخ ڕەزاوە قسە لەگەڵ ئێوەدا دەکەین کە لە دیوانەکەیدا زۆر جار باسی ئەو ماڵەی کردووە. ئەو باسی ئەوە دەکا کە ئاڵێ خانوویەکم هەیە هەندەی لە پێ بە ڕۆژ بشت و ماڵی دەکەم و بە شەو دەتە پێ بەو معنایە. بەڵام واقع حاڵ کە سەیری خانووەکەی دەکەی بەڕاستی خانوویەکی زۆر شکۆمەندە، خانوویەکی دوونهۆمە، تەرزە تەلارسازیەکی زۆر جوانی تێدایە. گرفتەکە لەوەدایە ئێستا ئەم خانووە فەرامۆش کراوە، کەس نییە خۆی لێ بەخاوەن ناکە. شێخ ڕەزا وەک شاعرێک لە مێژووی ئەدەبیاتی کوردیدا بەڕاستی معلومی هەموو کەسێکە جێیەکی زۆر تایبەتی هەیە. ئەگەر شێخ ڕەزا لە مێژووی ئەدەبی کوردیدا نەبوایە بەڕاستی کەلەن و بۆشاییەکی گەورە لە ئەدەبیاتی کوردیدا دروستە بوو. هەبوونی شێخ ڕەزا بەو قورساییە زۆرەی لە مێژووی ئەدەبی کوردیدا ئەوە دەخوازێ ئێمە بایەخت بە هەموو شتێکی شێخ ڕەزا بدەین. تەبعیم بەشی هەر زۆری شعرەکانی بە کوردی و بە زمانانی دی تا ئێستا چەندین جار چاپ کراوە لەسەر ژیانی شێخ ڕەزا و لەسەر داهێنانەکانی زۆر نووسەر و زۆر ئەکادیمیست کتێبیان داناوە. یعنی بە ئەندازێکی زۆر بایەخت بە بەرهەمی نووسراوی شێخ ڕەزا دراوە. بەڵام ئێرە کە ماڵەکەیەتی بەداخەوە لە فەرامۆشیەکی زۆر کوشندەدا دەژی کە ئەمە بەڕاستی زیانە بۆ ئێمە، چونکە ئەم ماڵە پێویستە ببێتە موزەخانەیەکی زۆر جوان. کولتوری شێخ ڕەزا، شعری شێخ ڕەزا، چوزانم یانی سەردەمی شێخ ڕەزا ئەو کەلوپەلەی لە سەردەمی ئەودا کە هەبووە لێرەدا نمایش بکرێ. کراویش زانیاریەک تێسەبارەت بەوەی کە شێخ ڕەزای تاڵەبانی لە چ سەردەمێکدا لەم خانووە ژیاوە؟ واتە مێژووی خانووەکە و ژیانی شێخ ڕەزای تاڵەبانی لەم خانووەدا بۆ کەیە گەڕێتەوە؟ گومانی تێدانە لە 100 ساڵ زیاترە، چونکە شێخ ڕەزا لە 1990دا کۆچی دوایی کردووە. کۆچی دواییەکەشی تەبعی لە بەغدا بووە، واتە لە سەدەی 19هەمدا شێخ ڕەزا ئەلەم خانووەدا ژیاوە. بەلای کەمەوە مێژووی ئەو خانمە 150 ساڵ ئەبێ، واتە ئەمە خانوویەکی کولتوریە. ئەگە سەرنجی شێوەی تەلارسازیەکەی بدەیت لە شێوەیەکی خۆماڵیە، لە شێوەی تەلارسازی جارانی شاری کەرکووک و شارەکانی تری کوردستان کە بەرد گەچ ئەم شتانە لە دروستکردنیا بەکارهێنراوە. گومەتەکەی بە شێوەیەکی ئەندازایی زۆر تایبەت گیراوە، تاق و پەنجەرە و کەوانە و بەرهەیوان و ئەو شتانی تێدایە. واتە بەگشتی ئەم خانووە خانوویەکی کولتوریە. دەکرێت تۆ وەکو بابڵین نمونەیەکی جوانی شارستانیەت و تەلارسازی شاری کەرکووک ئەم خانووە زیندوو بکەیتەوە، هەم ببێتە موزەخانەیەک، هەم نمونەیەکی تەلارسازی شاری کەرکووک کە بەشێکە لە شارستانیەتی کورد بەڕاستی. بێگومان ئەم خانووە لە سەدەی 19 لە سەدەی 20 وەختێک کە تەکنۆلۆژیا پەیدا دەبێ وردە وردە شێوەی تەلارسازی کەرەسەی ئەو کەرەسەی کە لە بینایە بەکاردێ گۆڕانکاریەکی زۆر گەورەی بەسەردادێ. هەروەها ئەندازەی تەلارسازی لە کوردستان و لە تەواوی ڕۆژهەڵات ئەکەوێتە بەر شەپۆلی ڕۆژاوا. ئیستا ئەم جۆرە ستایلەی بینا و خانوو لە هیچ شوێنەکە ناکرێ بەڕاستی. ئەمە بووە بە بەشێ لە مێژوو. جا بۆ ئەوی ئێمە میراتی خۆمان ڕابگرین زۆر بەلامەوە گرنگە بەڕاستی. ئێمە ئەم جۆرە خانوانە چ خەڵکی تایبەت مەسەرەن هەوڵدا بیکڕێ و بە خاوەنداری کات چ دەوڵەت
وەکو مڵکێک وەکو میراتێکی شارستانی وڵاتەکە بیکڕێ و بیپارێزێ و بایەخی پێبدا. باشە. ئێستا لە هەندێک لە دیمەنەکاندا بینیمان کاک تارق کە لەسەر دیوارەکان بە پەمپی بۆیە شت نووسراوە، ینی لەپاڵ ئەوەی کە نۆژە ناکرێتەوە بە هیچ جۆرێک پارێزگاریشی لێ ناکرێت، واتە خەڵکی ناوچەکە هۆشیار نەکراوەتەوە سەبارەت بە مێژووی ئەم خانووە و گرنگی ئەم ماڵە. من حەزەکەم بە شتێ بە لە ڕێی شاشەی بەڕێزی ئەوە ببینەران بڵێم. من خۆم ماڵی خۆمان لە حەفتاکان هەر دەوری 300-400 مترێ لەم خانوەوە دوور بووە. ئەب لەم ساڵانەی دوایی زانیومە ئەمە ماڵی شێخ ڕەزایە. بەڕاستی کەسێکی شارەزای کەرکووکناس هاتوو تێتی ئەمە ماڵی شێخ ڕەزایە، بەڕاستی پێی سەرسام بووم، چونکە لێرە شاری کەرکووک دۆخێکی زۆر تایبەتی هەیە، ینی شارێکە هەمیشە غەیرە بێگانە حکومڕانی کردووە، بۆیە دەوڵەت دەسەڵات هەوڵی داوە مۆرچی شارەکە بسڕێتەوە، بایەخی بە هیچ شێوێک بە کللتوری شارەکە، بە میراتی شارستانی، بە ئەدەبیات، بە هیچ شتێکی شارەکە نەداوە. جا بۆیە سیر نییە کە ئەمڕۆ ئەم خانووە کە بەشێکە لە کللتوری شاری کەرکووک، بەشێکە لە میراتی شارستانی ئێمە لەو فەرامۆشیەدا بێ. نەکەر ئەوەی کە بۆیە بە قەت دیوارەکان نووسراوە، ینی بەڕاستی کە تۆ دێی ئێستا ئێمە لە نهۆمی سەرەوەی خانووەکە داین، تۆ لە خوارەوە دێی هەر وەکو زبڵدانێ وایە چی پاشماوە و پاشەڕۆ و خاشاکەیە خەڵکەکە فڕێ ئەداتەوێ، چونکە بۆ کەس ئێرە بە خاوەن ناکە منداڵێ دێ کەس نە تابلۆیەکەیە بڵێ ئەوە ماڵی شێخ ڕەزایە، نە پاسەوانێکەیە، نە فەرمانگەیەکەیە، نە ئەسڵن تەلارەکە ئەوەندە بایەخی پێدراوە ڕووکارێکی جوان پیشان بدا. بۆیە بە تەبیعەتی حاڵ خەڵکەکە هۆشیاریەکی نابێ، چونکە کار بۆ ئەوە نەکراوە خەڵک بەم شوێنە ئاشنا بکرێ، کار بۆ ئەوە نەکراوە کە بڵین کاکە ئەمە بەشێکە لە مێژووی ئێوە، بەشێکە لە جوانیەکانی ئەم شارە و کوردستان پێویستە بایەخی پێ بدەین. زیندوکردنەوەی ئەم شوێنە کە ماڵی شێخ ڕەزایە بەڕاستی دەستکەوتێکی زۆر گەورەیە، هەم بۆ کەرکووک هەم بۆ تەواوی کوردستان. ئەم کارە کەس نییە بیکە، ینی نەکەرتی تایبەت کە دەوڵەتە و دام و دەستگا ڕۆشنبیریەکانە، نە خەڵکی تایبەتیش مەسەلەن ئامادەیە مەسەلەن هۆشیاری خەڵک گەیشتوێتە ئەو ئاسەی بڵێ کاکە ئەمە بەشێکە لە مێژوو میراتی شاری کەرکووک پێویستە بیپارێزین. جا بۆیە بەڕاستی ئەو نووسینانەی کە لێرە ئەیبینی شتێکی کەمە، ینی ئەم بینایە و زۆر بینایی تری هاوشێوەی ئەوە. بۆ نمونە خانەقاکەی بەڵێ کاک تارق دیارە بەباشی وێنەکانی تۆ ناگاتە لە ئێمە خۆشەویستان. ئێمە لەم چۆرەدا بەگشتی باس لە ماڵەکەی شێخ ڕەزای تاڵەبانی دەکەین کە شاعرێک و شاعرێکی قسا خۆشی کوردە. کاک تارق دەگەڕێمەوە وڵات ئەگەر لە پێدانی زانیارەکان بەرداوام بی سوپاست دەکەم. بەڵێ تەبعی وەکو عەرزم کردن ئێمە لە شاری کەرکووک زۆر زانای گەورەمان هەیە. بۆ نمونە ڕەنجووری شاعیرێکی زۆر گەورەی شاری کەرکووک بووە لە داری مەخطوطاتی عێراقی، دەوری 15 دەستنووسی هەیە، زانایەکی زۆر گەورە بووە، کەس نازانێ ماڵەکەی لەکوێیە، تەنانەت گۆڕەکەشیە تا ئەم ساڵانەی دوایی کەس نەیەزانی. ئێستا بە دەستپێشخەری برایەکی ڕۆشنبیر و شوێنەکەی ڕەنجووری ئاوەدانەکەنەوە ئەیکەن بە ناوەندێکی ڕۆشنبیری. ئێمە بەڕاستی پێویستمان بەو ئاراستەیە کە بایەخ بە لایەنە کللتوریەکانی شاری کەرکووک بدەین. بایەخدان بە لایەنی کللتوری بەڕاستی ڕووکاری شارستانی شارەکە پیشانەدا کە ئێستا لە گۆشەیەکی فەرامەوەشیدایە، بە تایبەتی چێشمە سیاسی باڵی بەسەر دۆخی کللتوری شاری کەرکووکا کێشاوە. کەمتر خەڵک ئاشنای دۆخی کللتوری شاری کەرکووکن، دۆخی هونەر لەم شارەدا، دۆخی شارستانی و میراتی شارستانی ئەم شارە. هەمیشە ئەو شارە کەوتۆتە بەرتیری قەزا. بۆ نمونە قەڵای کەرکووک کە کۆنترین ناوەندی ژیان بۆ لەم شارەدا، مێژووی بۆ 4200 ساڵ پێش ئێستا ئەگەڕێتەوە لەلایەن دەوڵەتی عێراق خاپور کرا. یانی ئێستا تۆ هیچ ئەچیتە سەر قەڵای کەرکووک کە بۆ خۆی لە سەردەمێکا شارێک بووە، تۆ وێرانەیە کە بینی وا هەستەکەی لە بیابانی. هەموو شتانە ئەوە دەخوازێ بەڕاستی پلان و بەرنامەڕێژیی زۆر هەبێ لە ئاستی دەوڵەتە، لە ئاستی ڕێکخراوەکانە، لە ئاستی تاک بە تاچی خەڵکی کەرکووک بە تایبەتی دەستە بژێر. بە بڕوای من پێویستە هەر هەمومان هاوکار بین، پلانێکی گشتگیر دابنین بۆ ئەوەی میراتی شارستانی ئەم شارە بپارێزین، چونکە ڕۆژ بە ڕۆژ بەڕاستی دۆخی شارستانی ئەم شارە بەرەودوا دەگەڕێتەوە.
تا سەدەی بیستم تا ناوەڕاستی سەدەی بیستم هەتا ڕەنگە بڵێم هەتا 30 ساڵێکیش بەر لە ئێستا کەرکووک گەورەترین شاری باشووری کوردستان بووە بەو معنایی ئەمە زۆرترین بیناو تەلاری تێدا بووە هەموو ئەمانە بە ستایلی خۆماڵی کراون بەڵام وردە بەڕاستی تەلارە کۆنەکان ئەسڕدرێنەوە ئەڕوخێن و تەلاری تازەیان لە جێ دروست دەکرێت کە میراتی شارستانی شارەکە ئەسڕێتەوە بەردەوام ئەو دۆخە هەیە ینی بەداخەوە هەتا ئێستا دەوڵەت نەیتوانیوە ڕێگری لەم شتە بکە ینی ئەمەت مەسلەی مڵکداریە دەوڵەت دەتوانێت ئەو شوێنەی کە میراتی شارستانیەکە کە جۆرێکە لە مێژووی شارەکە کللتوری شارەکە کار بەوە بکە بیکڕێتەوە بیکە بە مڵچی گشتی پاشان فەرمانگە و فەرمانبەری بۆ دەستنیشان کە بایەخی پێبدا هەموو ئەو شوێنانە دەکرێت ببنە شوێنی گەشتیاری دەکرێت ببنە مزەخانە دەکرێت بکرێنە سوودیان لێوەربگرێ من ناڵم تۆ ئەو بینایانە بکڕەوتەوا و دەرگاکەی کلیلدە و بیمرێنە نەخێر ئەمانە دەکرێت ببنە شوێنی زیندوو گەشتیار خەڵکی دیانی پسپۆڕان توێژەران بێن لێکۆڵینەوەی تێدا بکەن ئەکرێت بکرێنە ناوەندی ڕۆشنبیری ناوەندی گلتور کتێبخانە هەمە جۆر ئوتێل هەندێک لە بینامان هەیە لە شاری کەرکووکەش دارای ئەوەیە کە بکرێتە ئوتێل و موتێل بەڵام بە تەرزە دێرینەکەی خۆی ئەمە خۆی لە خۆیدا بەڕاستی لاپەڕێکی نوێ دەکاتەوە تەنانەت لە بواری گەشت و گوزار لە بواری کللتورە. کاک تارق تۆ ئاماژت بۆ کرد کە تۆ چەند سەد مەترێ دوورتر لەم خانووە ئەژەیت ونەشزانیوە کە ئەمە ماڵی شەخرەزای تاڵەبانی بووە. ئەپرسم ئەرکی کێیە خەڵکی ناوچەکە ئاگادار بکاتەوە ئەرکی کێیە کە ئەم خانووە بناسێنێ تایبەتمەندی ئەم خانووە بناسێنێ لە کاتێکدا کە ئەمە شاعیرێکی گەورەی کوردەکە ئێمە باسی لێوە دەکەین کەسێکی ئاسایی نییە شاعیرێکی بیانی نییە. پرسیارەکە زۆر جوانە خاتونەکە بە بڕوای من ینی ئێمە پێویستە کار بۆ ئەوە بکەین کەرکووک وەکو شار پیشان بدەین ینی ئێستا هەموو جارێ من ئەڵێم کەرکووک شارێکی لە شارکەوتەیە ئیستا وەکو کۆمەلگایەکی زۆر گەورەیە 1 ملیۆن مرۆڤ لە کەرکووکا دەژی بەڵام هیچ سیمایەکی شارستانی لە کەرکووکا نەماوە نە شەقامی ڕێکە با بڵێن ئەندازەی هاتوچۆی ڕێک و پێکە نە بازاڕی ڕێک و پێکە سیستمێکی شارستانی ئەمڕۆ لە کەرکووکا نابینی هۆیەکەشی بۆ ئەوە دەگەڕێتەوە بەڕاستی مەسەلەن کەرکووک وەکو شارەکانی تری کوردستان لە دۆخێکی ئاساییدا نەژیاوە دەوڵەت کاری بۆ ئەوە کردووە ناسنامەی ئەم شارە بگۆڕێ تەبعی تۆ دەی باسی شێخڕەزا دەکەی لە سەردەمی دەسەڵاتی داگیرکەری بەعسا شێخڕەزا چییە؟ شێخڕەزا شاعیرێکی کووردە شاعیرێکی کورد و لە شاری کەرکووک واتە میراتی کللتوری ئەم شارە کوردیە دەوڵەت نەیویستوە و حەقیقەتە هەبێ کاری بۆەوە کردووە بیسڕێتەوە بەڵام ئێستا خۆشبەختانە کە لە سەردەم لە 2023 بەدواوە گۆڕانکاریەکی گەورە دروست بوو لە عێراقا دیموکراتیەت هەیە کارکردن ڕێ لە کەس نەگیراوە کە کار بکە سەر ڕای سەرنجەکانمان ئەکرێ ئێستا ئێمە کار بۆ ئەوە بکەین شوێنە کللتوریەکانوان شوێنە گرنگەکانمان ئەم خانووی شێخڕەزا مەسەلەن ببێ بە بەشێک لە پلانێکی گەورە خانووی شێخڕەزا ماڵەکەی شێخڕەزا تەنیا یەک بینایە بەڕاستی بە سەدان و دوور نییە ئەگە بڵێم بە هەزاران تەلارمان هەیە من بۆ خۆم سەردەمێک خانوویەکم لە گەڕەکی ئیمام قاسم کە ئەو گەڕەکە بووین پێشتر لێداێنیشتین خانوویەکم بینی ڕۆژێکیان شێتێکی تێدا دەنیشت دار و دیوارەکەی یەک پارچە نەخش و نیگار و زەخرەفە بوو سەرسام بووم بەڕاستی بەڵام ئەو کات مەسەلەن نە کامیرە هەبوو من وێنەی بگرن دەسەڵات و توانایە و هۆشیاریی وام هەبوو شتێ بەڵگەداری بکەم بەم ساڵانەی دوایی کە چوومۆنە نەخش مابوو نەشت مابوو پرسییم ئەم خانووە ئەبێ هیچێ بێ وتیان ئەوە هی دکتۆر بابەجانە کە باوکی هونەرمەندی گەورە بەدیع بابەجانە ڕۆی تازە ئەم شتە میراتە سەرڕایەوە بە سەدان شتی گرنگی ئاوا لەم شارەدا ڕۆژ بە ڕۆژ بەرەو فەوتانە چێ بەبێ ئەوەی کەس خەمی بخوا یعنی تۆ سەرنج بدە شاری کەرکووک تەنانەت نەخشێکی ناو شارەکەش نیە یانی ئێستا من وەکو کەرکووچیەکە یا میوانێک کە لە دەرەوەی شاردێ نەخشێک نییە تۆ بەپێی نەخشەکە بزانی فلانە گەڕک فلانە شوێن فلانە شەقام فلانە دەستگا لەکوێیە شارێکە ئەوە نە فەرامۆش کراوە بەڕاستی کە مرۆڤ زگی بۆ پێدەسووتێ گرنگە زۆر گرنگە بەڕاستی لە هەموو ئاستەکانە ینی ئەمە بە تەنیا لایەنێک ناکرێ ئێمە ناکرێ هەموو شتەکان بخێنە ئەستۆی دەوڵەتەوە من پێم وایە ئەکرێ ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی دەستەبژێر نووسەران ڕۆژنامە نووسان دەستەبژێری هەموو لایەنەکان خەڵکی دارا و دەوڵەمەند بە تێکڕا دابنیشن کار بۆ ئەوە بکەن مەسەن پلان و بەرنامە ڕێژیە بکەین چۆن ئێمە
کەرکووک زیندوو بکەینەوە چۆن ئێمە هەوڵ دەین ئەوەی کە ماوە لە میراتی کەرکووک بیپارێزین و گەشەی پێ بدەین هەوڵ بدەین سیمای شارستانی کەرکووک پیشاندەین بەداخەوە وێنەی کەرکووک لە لای خەڵک چەند شتێکە نەوتە تیرۆر و تەقینەوەیە تعریبە چوزانم شەڕی نەتەوەکانە کە ئەمانە ڕووکارێکی زۆر کاڵن جاری شەڕی نەتەوەکان لە کەرکووکانیە بە پێشەوانەوە نەتەوەکان زۆر برایەنە دەژین بەڵام میدیا کە ڕووکارێکی سیاسیانە پیشانەدا گوای نەتەوەکان ناکۆچە نەخێرە شتە نییە کەرکووچیەکان زۆر تەبان بەڵام شارەکە فەرامۆش کراوە بەڕاستی تۆ باوڕەکەی لە کەرکووکە پارکێ نبینی کە خەڵک پەنای بۆ بەبا بچێ مەسەن شوێکی تێدا بدا لە هەموو ڕوویەکەوە کەرکووک شارێکی زۆر زۆر پاشکەوتووە لە چاو شارەکانی تری کوردستانە بۆ چونکە بەڕاستی بێگانە حکمی ئەم شارەی کردووە کەسێک نهاتوە ببێتە دەسەڵاتداری ئەم شارە بیر لە میراتی شارەکە بکاتەوە جگە لەوەی کە بەردەوام دەوڵەتی عێراق شەڕی ناسنامەی دش بە کەرکووک کردووە کاری بۆەوە کردووە ناسنامەی کەرکووک بسڕێتەوە جا بۆیە سیمای ئەو شارە سەتانەوەتی میراتی شارستانی کەرکووک هی کووردە بەڵام دەوڵەت چۆن ئەمەی قوبوڵە دەوڵەتێک کە کاری بۆەوە کردووە سیمای شارستانی و ناسنامەی کەرکووک بشێوێنێ کاری بۆەوە کردووە کە هەموو ئەو شتانە بەسڕێتەوە بۆیە تۆ ئێستا لە لێرە ئێمە دانیش و لە خانووەکەی شێخ ڕەزا وەکو کەلاوەیەک کە مرۆڤ یعنی بەزەیی پێدادێتەوە چۆن ئەبێ شێخ ڕەزای مەزن خانووەکەی ئابەم جۆرە بێ ئەلێرەوە من بانگاواز دەکەم بەڕاستی بۆ هەموو ئەو کەسانەی کە خەمخۆری کللتوری کردن خەڵکانی دارا و دەوڵەمەند بێنە دەست لیژنەیەک پێ بێنن ئێمە کار بۆ زیندووکردنەوەی ئەم خانووە بکەین ئەوەی تێناچێ بەڕاستی ئەمڕۆ حکوومەتی کوردستان ئەمڕۆ خەڵکی کوردستان توانایەکی زۆر یانێ خەڵکی کەرکووک خەڵکی دارا و دەوڵەمەندی تێدایە بە تێکڕایی کارێکی دەستە جەمعی بکەین زبارێکی بۆ بکەین و ئەم بینا جوانە ئەم شوێنە مەقامە پیرۆزەکەی شێخ ڕەزای تاڵەبانیە شێخ ڕەزای تاڵەبانی کەسێکی کەم نییە لە مێژووی هەموو ئەدەبیاتی جیهانە کەسێک نییە وەکو شێخ ڕەزا توانی بێتی بە سێ زمان داشورین بنووسێ لە هەر سێ زمانەکەشیان لە یەک ئاستی داهێنا نابێ ئەم مرۆڤەهی ئەوەیە تۆ نەکەی پەیکەری بۆ بکەی هەر نازانم ئەبێ زۆر شتی بۆ بکرێ بەڕاستی شێخ ڕەزا کەچی تۆ دەی خانوەکەی کەلاوێ کە ناتوانانی تەمەشای بکەی لەبەر ئەو زوڵ و خاشاکەی کاک تاریخ تۆ ینی تۆش ئاماژەت پێکرد کە جیاواز لە خانوەکەی ماڵەکەی شێخ ڕەزای تاڵەبانی دایان سەدان خانووی دیکە هەیە لە کەرکووک کە جێی باخن بەڵام بایمە باس لەم خانوە بکەین بەگشتی لە جیاتی ئەوەی بە بۆیەی ڕژ بە بۆی پامپ لەسەر دیوارەکانی شتی نابەجێ بنووسرێت چی ئەگەر حکوومەت ئەو ئەرکە بگرێتە ئەستۆ شارەکانی شێخ ڕەزای تاڵەبانی لەسەر هەڵبکۆڵێ چ بگاتە ئەوەی کە خانوەکە نۆژەن بکاتەوە بەلایانی کەمەوە گەر نۆژەنی ناکاتەوە بتوانێت پارێزگاری لێ بکات و وەکو مۆزەخانەیەکی کراوە بۆ خەڵک و بۆ سەردانیکەران و بۆ گەشتیاران بیخاتەڕ و بتوانێت ئەرچیفی ئەم شاعرە گەورەی کورد لەنێو ئەم خانووە دانەمایش بکات بۆ ئەوەی بۆنەوەکانی داهاتوش ناسنامەی ئەم شاعرە و تایبەتمەندیەکانی ئەم شاعرە و تەنانەت ماڵەکەشی بمێنێتەوە. تەبێ پرسیارەکەی جەنابتان زۆر وردە زۆر بەجێە لێرەیە کێشەی مڵکایەتی هەیە ئەمە مڵکی تایبەتە بەڕاستی حکوومەت ناتوانێت دەست بخاتە ناویەوە هەتا مەسلەی مڵکایەتەکەی ساغ نەبێتەوە دوو ڕێکار هەیە یا ئەوەتە قەنەعەت بە خاوەن مڵکەکە بکرێکە دەوڵەت هاوکار بێ بۆ ئەوەی کە ئەم تەلارە زیندوو کاتەوە بیکاتە موزەخانەیەک یا ئەوەیە دەوڵەت خۆی بیکڕێ ئەنجا دواتر نۆژەنی بکاتەوە بە دڵنیاییەوە پێویستە ئەم شتە بکرێ بەڵام ڕێگر لەم مەسلەیەدا ئەوەیە کە مڵکایەتەکەی ساغ نەبووتەوە جگە لەوەی بەداخەوە مەسەلەن هەم حکوومەتی عێراق هەم حکوومەتی کوردستانیش بایی ئەوە نەپەرژاوەتنە سەر ئەوە بۆ کاری کللتوری بودجەی زۆر تەرخان بکەن بەڕاستی زۆر کێشەی پەلەتر هەیە زۆر پێداویستی گرنگتر هەیە مەسەن ڕێگاوبانە کێشەی نیشتەجێبوونە بێکاریە کۆمەڵی شت دێنە بەردەمی حکومەت وا دەکەن مەسەن کەمترین بودجە بۆ لایەنی کللتور و میراتی شارستانی تەرخان بکەن بەڵام بە بڕوای من ناکرێ ئێمە دەستەوەستان بوەستین ئەکرێ ئێمە کار بۆەوە بکەین خەڵک هاان بدەین بەدەم ئەوە بێن شوێنی وا زیندوو بکەنەوە لەمەشدا دەکرێ خاوەنی ئەم مڵکە کە بنەماڵە و کە سوکاری شێخ ڕەزای تاڵەبانین لەگەڵ دەستێک لە دەستەبژێری ڕۆشنبیران بە هاوکاری حکوومەت و وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی کوردستان هەمویان دەستە جەمعی کار بکەن بەرنامە بکەن من هەموو شتێک بێگومان دەم و دەست نایەتە دەست تۆ پلان و بەرنامە ڕێژیە دادێنێ
هەنگاو بەرەوە ئەوە دەچی. هەنگاوی یەکەم ئەوەیە تۆ دێی سەیری شوێنەکەکەی بزانی چییە چی نییە ڕووبەرەکەی چییە شێوەی بیناکەی چییە پاشان کار بۆ ئەوە دەکەی کە چۆن نۆژەنی کەیتەوە بە چ کەرەستەیەک چ ڕێکارێک بگیرێتە بەر هەماهەنگی لە بینی خاوەن مڵک و کەرتی تایبەتا بکرێ چۆن مەسەلەی مڵکایەتەکەی یەکلا بکرێتەوە ئایا هەروەک مڵکی تایبەت بمێنێتەوە یا بخرێتە سەر مڵکی گشتی و دەوڵەت ببێتە خاوەنی کە هەموو شتانە ساخ کرانەوە دواتر ئەکرێ کار بۆەوە بکرێ مەسەلەن بەڕەپارێکی پێویست کۆ بکرێتەوە و وەستای تایبەت بدۆزرێتەوە بە هەمان کەرەستەی خۆی ئەم تەلارە نۆژەن بکرێتەوە پاش ئەوەی کە تۆ نۆژەنت کردەوە هیچ زەحمەت نییە چوار فەرمانبەری بۆ دادەنین دوانیان دانی بەیانی دوانیان دانی ئێوارە وەکو موزەخانێک ئیتر ئەو کات ئەتوانی تۆ شعری شێخ ڕەزا لێ بنووسی ئەتوانی پێداویستەکانی ئەو سەردەم ئەتنۆگرافیای ئەو سەردەم بێنی لێرە پیشانی دەی قاپە قاچاغا کەرەسەی ناوماڵە پێداویستی شتە هەموو ئەو شتانە دواتر زۆر ئاسانە بە تایبەتی ئەمە مامۆستایەکمان هەیە مامۆستا هەردەوێڵ کاکەی تەواوی شتەکە لە پوریەکان بە هێندەی موزەخانەیە کە لە پوری هەیە ئەو کاتە توانی بەشێک لە کە شتەکە لە پوریەکانی مامۆستا هەردەوێڵ بینیتە ئێرە واتە ڕوحی سەدەی 19 لێرە زندووکەیتەوە بەڵام پێ کەی ئەو کاتەی کە تۆ هەموو ئەو هەنگاوانە بڕی هەنگاو هەتا ئەگاتە ڕادەی ئەوەی کە تەلارەکە بە شێوەی تەلارسازی خۆی تۆ نۆژە نەکەیتەوە مەسلەی مڵکایەتی یەکلایی دەکەیتەوە ئەو کات بە دڵنیاییەوە دەکرێت ئەوەی بتەوێت و ئەتوانی لەو تەلاریا بیکەی ڕوحی شێخ ڕەزا ئامادەکەی دیوانەکە شعرەکانی بنووسی سوزانم پڕیکەی لە پۆرترێت مۆسیقای ئەو سەردەما ئەتوانی مەسەلەن پەیکەردانی پەیکەری مۆمین بۆ ئەو کەسایەتیانەی کە شێخ ڕەزا لەگەڵیان دانیشتووە جلوبەرگی ئەو کابدانی یعنی ئەبێتە موزەخانەیەکی زۆر گەورە دڵنیام خەڵک بە عەشقەوە بۆ ئێرە دێ ئیستا خەڵک لە شاری بۆکان ئەچێ بۆ سەردانی گۆڕەکەی حەسەن زیرەک یعنی شێخ ڕەزا ئەگەر بێت و شوێنێک هەبێ بڵێن ئەمە شوێنی شێخ ڕەزایە ئەمە ماڵی شێخ ڕەزایە دڵنیام خەڵک بەردەوام ڕوو لە ئێرە دەکا ئەمە جوڵێکی گەشتیاری دروستەکە ئەبێتە هۆی ئەوەی کە دەوروبەرەکەش ببوژێتەوە ماڵی شێخ ڕەزا ئەبێتە نوێژەنکردنەوەی ماڵی شێخ ڕەزا ئەبێتە ڕێخۆشکەر بۆ ئەوەی کە ئێمە کار بۆەوە بکەین شتانی هاوشێوەی ئەویش لە شاری کەرکووک و شارەکانی تری کوردستان زیندوو بکەینەوە لە پاڵ ئەمەدا ینی نەوە لە دوای نەوە بەردەوامە ینی شێخ ڕەزای تاڵەبانی مێژۆکەی دەگەڕێتەوە بۆ 100 ساڵ زیاتر پێش لە ئێستا ینی ئەو لە 1910 کۆچی دوای کردو و ئەو هەموو ساڵە تێپەڕیوە کاکتارێک نەوە لە دوای نەوە لاوانەیە ناوی نەکتەنها ئەم شاعرە هەندێک لە شاعرەکانی تر لە نێو گەنجاندا لە نێو نەوەکانی نوێدا کاڵ ببێتەوە نوێکردنەوەی ئەم خانووە نوێکردنەوەی ئەم ماڵەوەکو ئەو شێوازی کە تۆ باسێ کرد چۆن ئەتوانێت دووبارە ناوی ئەم شاعرە دووبارە شاعرەکانی ئەم شاعرە لە دڵی نەوەکانی داهاتووی کووردا زیندوو بکاتەوە بە دڵنیاییەوە ئەمە حەقیقەتێکە ینی تۆ ئێمە بۆچی دێین پەیکەری کەسایەتێک لە ناو شارە شەقامێکی سەرەکی شار یا گۆڕەپانێکی سەرەکی شار داێنێ مەبەستمانە ڕوحی ئەو مرۆڤە کەسایەتی ئەو مرۆڤە ئامادە بێ لە کاتی ئێستادا بۆچی چونکە ئەمە هێزێکی سمبڵی هەیە هێزێکی کاریزمای هەیە وا دەکا کاریگەری بەسەر نەوەکانەوە هەبێ بە دڵنیاییەوە ئێمە ئەگەر بتوانین ئەم شوێنە پیرۆزە ئەم مەقامە پیرۆزەش نۆژەن بکەینەوە بە دڵنیاییەوە ڕۆڵێکی زۆری دەبێت لە هۆشیارکردنەوەی نەوەکان تۆ دیوانی شێخ ڕەزا ئەبینی بەڵام دواتر پەڕێکی بێڕوح و بێجانە من ئەی خوێنمەوە یان نایخوێنمەوە شتێکی ترە دواتر ئەچێتە ناوڕەفی کتێبخانەکەم بەڵام کاتێکە ماڵی شێخ ڕەزا ئەبێ ئەو کات دار و بەردەکە بەڕاستی هەناسەی شێخ ڕەزا لێرە ئامادە بێ هەر کەسێکە هاتە ئێرە تۆ هەوڵە دەی زۆرترین فیگەرەکانی کە پەیوەستن بە ژیانی شێخ ڕەزا پەیوەستن بە سەدەی 19 و سەرەتای سەدەی 20 ژیان لە شاری کەرکووک و لە کوردستانە چۆن بۆ تۆ ئەچی ئەو فیگەرانە لە ناو ئەم تەلارەیە دادەنێی هەر کەسێکە بێتە ژوورەوە 100 ساڵە 120 ساڵ 150 ساڵ بەرەو دوا ئەگەڕێتەوە شتەکانی ئەو سەردەم ئەبینێ ئەمە جۆرێکە لە زاخاودانی وجدان و عەقڵی نەوەتازەکان کە بە دڵنیاییەوە هەم بە خۆیان ئاشنا دەکا هەم بە ناسنامەی خۆیان هەم بە کلتوری خۆیان ئاشنایان دەکا جگە لەوەی کە ڕەهەندێکی شارستانی هەیە
تۆ خەڵک لە دەرەوەی کەرکووک دێ اینجا چ لە شارەکانی دیکەی کوردستانەوە یا لە دەرەوەی کوردستانەوە کاتێکە دێنە ئێرە و شێخ ڕەزا دەبینن بەڕاستی وەکو فاکتەرێکی ڕاکێشانی گەشتیاران وایە وەکو شوێنێکە ناوەندێکی کللتور وایە یعنی سوودی یەکجار زۆرە ینی بە بڕواین بن چۆن زانکۆیەک لە شارێکا گرنگە نەوەکان پێدەگەیەنێ هەبوونی شوێنی ئاوا بەڕاستی ڕۆڵێکی یەکجار گەورەی دەبێت لە گەشەپێدانی هەست و هۆشیاری خەڵکەکە لە زیندوو ڕاگررتنی ئەو مرۆڤە مەزنانەی کە لە مێژوودا دووبارە نابنەوە ئێوە پێتان وایە مێژووی ئەدەبی کوردی 100 ساڵە لە بابە تاهیرەوە تا ئێستا چەند شێخ ڕەزای تێدایە یەک شێخ ڕەزایە چێ ئەڵێ جاریشتر شێخ ڕەزایەکی کە دووبارە هەبێتەوە شێخ ڕەزا زادەی هەلومەرجی ژیانە لە سەردەمێکی دیاری کراوە جارێکیکە نە ئەو سەردەمە دووبارە ئەبێتەوە نە شێخ ڕەزایەکی کەش پەیدا دەبێتەوە بۆیە چنێ ئێمە پێگیر بین بە میراتی بە کللتوری بە شعرەکانی بە ژیانی سەردەمی شێخ ڕەزاوە ئەوەندە ئێمە ناسنامەی خۆمان بەهێز دەکەین ئەوەندە ئێمە مشتی لاوەکانمان و نەوەکانمان زاخاو دەدەین ئەوەندە لە کللتوری خۆماڵی نزیکیان دەکەینەوە جگە لەوە بەڕاستی ینی ئێمە کەوتونێتە بەر شاڵاوێکی زۆر گەورەی هێرشی کللتوری نەک ئێمە لە کوردستانە هەموو جیهان بەڕاستی مۆدلێکی شارستانی هەیە دێ کللتورە سست و لاوازەکان ئەسڕێتەوە بەڵام ئێمە خۆ کللتوریی سست و لاوازمان نییە نەخێر کللتوریێکی زۆر بەهێزمان هەیە بەڵام کە تۆ خاوەنداری نەکەی وەکو ئەوەی گەوهرێکت فڕێدا بێتە ناو سبڵدان قیمەتی نییە ئەبێ بچیت تۆ دەریکەی و بیشۆیتەوە لە شوێنێکی لایەقی دانێ ئەو کات گەوهرەکە قیمەت پەیداکە تۆ سەیری تابلۆی مۆنالیزاکە بووە بەڕاستی بە کاریزما و سمبڵێک بۆ هوەری هەموو ئەوروپا هەر یەک تابلۆیە ێ باشە چ جای ئەم بینایە کە هەر خشتێکی هەر بەردێکی هەر گۆشێکی شتێک دەجێڕێتەوە حیکایەتێ دەجێڕێتەوە بۆی زیندووکردنەوەی ئەم شتانە گەڕانەوەیە بۆ خودی خۆمان گەڕانەوەیە بۆ ناخی خۆمان بۆ ئەوەی خۆمان بخوێنینەوە بە خۆمان ئاشنابین کللتوری خۆمان زیندوو بکەینەوە یەکجار گرنگە بەڕاستی تەبعی نەکار ماڵەکەی شێخ ڕەزا لە هەموو شارەکانی کوردستانە شوێن هەیە کە گرنگن ئەبێ بەهاخی پێ بدەن ئەمە ناسنامەی ئێمەیە لە ڕووی شارستانیەوە لە ڕووی تەرارسازیەوە لە هەر ڕوویەکەوە ئەمە ڕوخساری شارستانی ئێمەیە شاری زۆر گەورەمان هەیە پایتەخت بوون سلێمانی پایتەختی بابان بووە ڕەواندزە ئامێدی ئەمانە پایتەخت بوون میراتێکی گەورەیان تێدا کوا لەکوێ من میراتی دەوڵەتی بابان بخوێنمەوە لە چ شوێنەیە لە چ گۆشێکی شاری سلێمانیە کەرکووک پایتەختی گوتیەکان بووە 3-4 هزار ساڵ پێش ئێستا پایتەخت بووە ئەی کوا شوێنەواری گوتیەکان کە باپیرانی گەورەی ئێمن کوا چ شتێک ماوە ینی نەکەر ئەوەی کرد میرات و کللتوری 100 ساڵ پێش ئێستامان هزاران ساڵ پێش ئێستا ماوە شوێنەوار ماوە تو ئەتوانی زیندوی بکەیتەوە بەڵام کەس نییە بەرنامەڕێژی بکە زۆر سپاس کار بەوە بکە کە ئاور لە میراتی شارستانیمان بداتەوە زۆر سپاس بۆ تۆ کاک تاریخ کارێزی نووسەر کە ڕاستەوخۆ لە ماڵەکەی شێخ ڕەزای تاڵەبانی لە کەرکووکەوە لەگەڵ ئێمەدا بووین سپاس بۆ ئێوەش زۆر سپاس خۆشەویستان دوم تۆری